بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستم لە کاتی ماڵاوایی خۆشەویستێکمانە ئێمە تەنها خۆمانە بینین و ئەو چواردەورە ئەبینین کە لێمان کۆ بێتەوە، دەستبارن و هاوکارن و بەشداری خەمن لە ناشتنی مردووەکە و نوێژ لەسەرکردن و شتن و پاشان پرسەکەیە. لە دەرەوەی خۆشمان لەوەی کە نابێنرێت تەنها مەلەکل مۆتە ناسین کە خۆمان پێڵێن ئیزرائیل، کە ئەمە ڕۆحی ئینسانەکەی کێشاوە و مۆڵەتی نەیاوە و ڕزقێکی بۆ شک نەبردووە کە لەسەر زەویە، هەناسەیەکی بۆ شک نەبردووە کە لەسەر زەویە. ئیتر کاتی ئەوەی هاتووە کە ماڵاوایی بکا و لەگەڵ خۆیان بیبات و لە خۆشەویستان و دۆستەکانی بکات. بەڵام زانین لەو دیو پەردەکەوە کەسی تر هەیە لە خزمەتی ڕۆح و جانی ئەم مردووەمان نابێت، یاخود هەر ئێمین بەسەریا ئەگرین، هەر ئێمین تەشیعی جەنازەکەیەکەین، هەر ئێمە بە خەمەوەین. زانین کەسی تر ئەم خەمی لەگەڵا هەڵگرتوین، بەداخەوە کەسێک نەهاتووە جارێکی تر دووبارە لی پرسینەوە بزانین لەو دیو سنوور چه باسە، چیە گوزەرێت. هەر کەسێک و هەواڵمان بۆ بێنێتەوە خۆی بێخەبەر کەوت و چاوی لێک ناو جارێکی تر نەگەڕایەوە تاوەکو بزانین چی ڕۆدات. وەنەوزێکم شەوێکدا گەیە سەرموتی هەستە هەتا و دوا لەسەر کەوت، لە شێ یارەب خەبەر پرسی بکەم من کە هەر کەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت. بەڵێ ئەمە وەکو ئەو ئیمتحانێتە بەرچاوم کە قوتابیەکە لە ژوورەوەیە، هەموو شتێکی لێدا بڕاوە، دەنگی بە کەسا ناگات، تەنانەت هەموو وەسائلێکی ئەلکترۆنیشی لێدا بڕاوە، هەتا نێتە دەرەوە بە خۆشەویست و بە دەنگی کەسا ناگات. مردنی شەر بەو شێوەیە خۆشەویستەکەم کە هاتیتە دەرێ لە قاعەکە، چوویتە ناو جەمعێکی ترە و لە ئیمتحانەکە دەرچوویت، ئەو کاتە زانیت لە پشتەوە پێشتر چی ڕووی داوە. بەڵێ خوای گەورە فەرمێ قول یەتەوەفاکم مەلەک المەوت الذی وکیل بکم، مەلایکەتێک هەیە پێمان سپاردووە کە گیانتان بکێشێ، واتە ئەو مەلایکەتە لەسەر ڕۆح و لاشەتان حازرە، هەر کاتێک مردنەکەتان نزیک بۆەوە دێت بە چاوی خۆتی بینی ئەنجاڵەی ئەخوا بەخێر بن، چاو یارەبی بەخێر بن، ئەو میوانە نەهاتوون بەخێرات نیان کەن کاکە ئەو بۆ ئاوا بەستۆی بینیت. فەبەسەروکە اليەومە حەدید، چاوی تۆ بینینی تۆ جیاوازە، چکە ئەم میوانانە تایبەت بۆ لای تۆ هاتوون. وەلەو تەڕا ئیذ یەتەوەفە الەذینە کەفەڕوا المەلائیکە، کافرەکانی شەر بەو شێوەیە مەلایکەتەکان ئەچن ڕۆحیانە کێشن. خوای گەورە فەرمێ تەوەفەتهو ڕوسولنا وهم لا یفەڕیطون. بەڵێ کە ئینسان مردنەکەی نزیکە بێتەوە ئەنجا کاتی ئەوەیە چۆن لە ڕەحمی دایکیە مەلایکەتێک چۆتە لای و هەموو ئەوەلیاتی بۆ پڕکردوێتەوە، ئیتر لە مەلایکە دابڕێکە لە دایک بوو، هەتا ئەو لەحظەی جارێکی تر مەلایکەتەکان دێنە خزمەتی وەڵێن کاتی ئەوە نەهاتووە لەگەڵمان نابێیت، تەواو بوو کاتەکەت، ئیسراحەتی خۆ وەرگرت، مۆڵەتی باشی وەرگرت، هیچ عوزرێکە ماوە، کاتە تەواو بوو فەرموو تەشریف بێنە. نە قوربانتان بم، بۆ ئینزارێکتان نەکردم. ئینزار نەکرایت، باسی ئەم پرۆژە گەورەی بۆ نەکرا، ئاگادار نەبووی ئەم هەمووە پێش خۆت ماڵاواییان کرد و یەک بە دوای یەکا ڕۆیشتن، تۆ بەتەمای چی بوویت؟ تو واتە زانی هەتا هەیت هەر تۆ لەژێر دارەمەی تا ئەبیت، وابزانی هەر خەڵک نەخۆش و تۆ زیندوو، وابزانی هەر خەڵک نەخۆش و تۆ دکتۆر، هەر خەڵک مردوو تۆ بە خاکیان ئەسپێریت. نا، گۆزە هەموو جارێ بە ساغی نایەتەوە، ئەم جارە لەسەری من و تۆ ئاشکا. بۆیە مەلایکەتەکان یەنە خزمەتی ئەو کەسانەی کە ڕۆحیانە کێشرێ. سوبحان الله، لەوانەیە لە خەستەخانەیە بێ، لە شوێنێکا بێ کەسی بە دوارەوە نەبێ، لەوانەیە لە ڕووداوێکی هاتوچۆیە بێ کەس بەدەم پیایان نەگات. ئەزانن ئەوانەی کێن لەگەڵ مەلەک المەوتە لە یەکێ لە ڕیوایەتەکانە هاتووە چەند کەسن. مەلەک المەوت بە تەنیا خۆی نایە، ئەمە گەورەکەیانە.
کۆمەڵە مەلایکەتریە لەگەڵیانە بەلەمانە فەرمووین 500 دانە مەلایکە حوزورێ بێ لە ڕۆحکێشانی یەک موسڵمانە. الله کفن و بۆنی خۆشیان پێیە لە بەهشتەوە. 500 دانە چی ئەمی بەخۆیەوە بینیوە 500 دانە خەڵک لە دەوری بێ لە کاتێکا جوانێ کێشرێ. بەڵام مەلایکەتەکان بڵێ حوزوریان هەیە، زۆر لە ئێمە چاکتر و باشتر، زۆر لە ئێمە دڵسۆزتر. ئەڵێن إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا. هل دوروا على میسپیان بۆ هەڵەکەن نەترسن، ها مەترسن، خەفەت نەخۆن بۆی بەجێتان هێشتووە، نەترسن لەوەی کە لە پێشتانەوەیە. نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة. ئێمە خۆشەویست و هاوڕێتان بوون، بەزیەوە ئاگاتان لێ نەبوو لە دنیای ئێمە، چۆن بشان بەشانی ئێوە ئەجوڵاین، چۆن ئاگامان لێتان بوو، چۆن پارێزگاریمان نەکردن. بەڵێ بۆیە مەلایکەتەکان حوزوریانە بێ لە خزمەتی ڕۆحی پاکە، پێڵێن اخرجي أيتها النفس الطيبة كانت في الجسد الطيب اخرجي حميدة وأبشري بروح وريحان ورب راض غير غضبان. أفهمت؟ أي روح باكك، أي ضل باكك، أي نفس باكك درشو لەناو لاشەیەکی پاکا بوویت، لەناو لاشەیەکی بەدەستنوێژا بوویت، لەناو لاشەیەکی بێغەل و غەشا بوویت، دڵێکی پاکت هەبوو. يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. هەموو لاشت پاک بوو، ڕۆحەکەشت پاک بوو، دەرچۆ بۆ لای چۆ، بۆ لای بۆن و بەرام و سەوزاییەکی خۆش، بۆ لای خوایەک کە تووڕەنیە لێت. الله یعنی خوا لێم تووڕ، ئەو هەموو تاوانی کە کردومە، ئەو بارە قورسی یاومە بەسەر شانمە، ئەو دڵم کە بە تاوان ڕەش بووە، نانا مەترسە، خوا بەڕەحمە لە هەمووی خۆش بووە، خوا لێت تووڕە نییە. جا ڕۆحەکەی بەرزەکەنەوە مەلایکەتەکان، هەر مەلایکەیە و کە مەلەکل مەوت ڕۆحەکەی دەرکێشا، ئەنجا ئەوانیش کفنەکەیان پێ و حازریان کردووە، زوو ئەی خەنە کفنەکە و ئیتر هەر هەمووی حەزەکات دەستێکی هەبێ لەو خێرەیە. ئەم هەموو مەلایکەتە بەرزێکەنەوە بۆ ئاسمان، ئاسمانی یەکەم هێشتا پێی نەگەیشتووە. ما هذه الروح الطيبة، هێشتا نەگەیشتوتە شوێنەکە. ئەڵێن ئەم بۆ نەخۆشی چێیە؟ ئەوانیش هێشتا بەڕێوەیە، ئەڵێن فلان ابن فلان، ئەمە فلان کەسە. الله فلان کەس، بەڵێ سەرڕۆحەکەی بەرزە بێتەوە بۆ ئاسمانی یەکەم. مەلایکەتەکانی ئاسمانی یەکەم بۆن و بەرامەکەی ئەبیستن، چۆن پێغەمبەری خوا لە میعراجە فەرمێت بەرز بووینەوە و لە دەرگاماندا وتیان چێیە؟ محەممەدە. بەڵێ وحی بۆ چووە بۆ بە پێغەمبەر، بەڵێ دەی بەخێر بێ، ڕۆحەکانی ئێمەش ئاوا بە میعراجە ئاوا بەرز بێتەوە ئەچێ بۆ ئاسمان. مەلایکەتەکان ئەڵێن ما هذه الروح الطيبة، الله بۆ نەخۆشی چێیە؟ ئەوانیش ئەڵێن فلان ابن فلان. الله فلان کەسە مرد. هەموو جارێک کردەوەکانی لای ئێمەوە بەرزە بۆ خوا ئافریکا مەلایکەت جەماعەت فلان کەس مردووە، خوا لێی خۆش بێ، زوو فریای کەون بە میعراجی سلووکی سالیکیندا گەر نەچی ڕۆژێ لە ناو جەهلی مڕەکەبدا دەمێنی هەروەکو ماوی. ئەو ڕۆحە بەرزە بێتەوە مەلایکەتەکان هەر هەمووی خواخوایەتی ئەو بێتە ژێر لاشەکەت، ئەو زوو دەسێکی هەبێ ئەو بەرزت کاتەوە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، گوێ لەم حەدیسە بگرن تو ئەو خوایە ئیتر بۆ ئەوەی کە هیچ خەمێکتان نەمێنێ، هیچ کێشەیەکتان نەمێنێ، مەلایکەتەکە زۆر جوان تۆ ئەناسێ. فەرمێ فەیوشەیعه من كل سماء مقربوها. مەلایکەتەکان لە ئاسمانی یەکەمەوە حەچی لەو دەرگایەوە کە تۆ چوویتەتە ژوورەوە، هەموو مەلایکەتە نزیکەکان شانەیە نەژێری و هەر هەمووی لەگەڵ تا بەرزێکەنەوە بە ئاسمانی دووەم. ئەو مەسافەیە ئەی من هێشتا لاشەکەت لە خوارەوەیە، هێشتا لاشەکەت کۆ نەکراوەتەوە، هێشتا لە ڕووداوەکە نەچنراویتەوە، هێشتا لە توبعەلدی دەرنەچوویت، ڕۆحەکەت ڕۆیشتووی ساکەنە مەلایکە لە خزمەتیایەتی. بۆ ئەم هەموو مەلایکەتە خوای گەورە، ئەم هەموو ڕەقەمە، چونکە تۆ لای خوای گەورە خۆشەویست بوویت، تۆ لای خوای گەورە عەزیزیت، بەرەو ئەو هەموو مەلایکەتە خاتە خزمەتەوە هەتاوەکو ڕۆحەکە و بەرزکەنەوە. زان چەند هەزار مەلایکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت
بەیت المەعموور شوێنێکە لە ئاسمان لەو کاتەی کە مەلایکەتەکان تێیچوون هەتاوەکو ئەو ڕۆژەی کە دنیا قیامەتی بەسەرادێ هەموو ڕۆژێ 7,000 مەلایکەت ئەچێتە ناوی و عیبادەتەکە و دوورکە نوێژەکە و لێیەتە دەرێ جاریکتە بۆی ناگەڕێتەوە. لەو ڕۆژی خۆی گەورە ئەرز و ئاسمانی دروست کردووە نەک لەو ڕۆژی ئادەم لەسەر زەویە. فەرمێشتا سەری نەهاتووە جاری دووەم ئەمرەیەکی تر کاتەوە و بچێت سەدانێکی تری بەیت المەعموور کاتەوە. ئەم هەموو عەدەدە مەلائیکە هائیلە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەطت السەماء وحق لها أن تئط. فەرمێ ئاسمان جیڕەیەت حەقیشێتی جیڕەی بێ یەک بستیتیانە ئیلا مەلایکەتێ سوژدەی بردووە لەو کاتی کە ڕوحەکەی تۆ بەرزە بێتەوە سەر لە سوژدەکە بەرزەکاتەوە دوای ڕوحیانەتەکەی تۆوەکەوێ ئەڵێ ئەمە باشترین عیبادەتە بۆ خوای بکەم لە خزمەتی فڵان کەسا بم ئەڵێن ئەم ڕوحەی چێیە ئەڵێن فڵانی کوڕی فڵان. الله ناسراوی لە ئاسمان بەڵێ بژدەت لێ بێ بەخەمەوە مەبە لە دنیایەکی ئەدناسێ چێ لایکت بۆ ئەکا چێ کۆمنتت بۆ ئەنێرێ چێ ڕەفیقتە چەند کەسە ناسیت خەمی ئەوەت بێ لە مەلائیکەتەکان چەند کەسە دناسێ چەند کەس کەوتیان ئەمە ڕۆحی فڵان کەسە الله باشەی ناسین دەرگاکی بۆ بکەنەوە ئەگەر خوا نەخواستەوانە بێ تۆ کەسێک نەیناسیت لە دەرگاکە باڵی چێیە ها فڵان کەسم ئەڵێ نادناسم کاکە فەرموو ئیشە چییە بەڵام تۆ لە ئاسمان ناسراویت دەرگاکانت هەمی بۆ واڵاکرێ مەلایکەتەکانت خەنە سەر شانیان و بەرزتەکەنەوە بۆ ئەو شوێنی کە مەبەستە هەتاوەکو بنە لای خوای گەورە کە گەیشتیتە لای پەروەردگار ئەنجا ئالێرەنەیە حەدی فاسیلە چیتەتە بەر دەم زاتێک کە لە ژیان تا بەبیریشە نەهاتوو ئاوە لە بەردەم یا بوەستیت چاوەڕێی قەراری نیهائیت ئەویش یەک کەلیمەیە فەرمێت اکتبوا کتاب عەبدی فی علیین ناوی عەبدەکەم لە ناو پیاوچاکانە بنووسە ئەمە دەرچوو لە ئیمتحانەکە بیخەنە ڕیزی پیاوچاکانەوە با لە کولێ بەرزەکان وەرگیرێ وارجعوه إلى الأرض فإني وعدتهم أني منها خلقتهم وفيها أعيدهم ومنها أخرجهم تارة أخرى بيجرنەوە بۆ زەوی یەخوا بەخێر بیت الله ئەم ڕۆحە چەند شادە چەند مرتاحە هەر مەلایکەتیش لە خزمەتیایە و بەرزیان کردوتەوە و ئیستاکەنا بە یەک کۆمەڵ حیمایەوە بە یەک کۆمەڵ واستەوە بە یەک کۆمەڵ شفاعەتکارەوە چۆتە بەردەستی خوای گەورە خوای گەورەش ئەم مژدەی پێ ئەدا ئەنجا مەلایکەتەکان بە هێواشی لەسەر شانی خۆیان ئاسمان بە ئاسمان ئەیجێڕنەوە جارێکی تر کورەوانەیە لەسەر قەبرانەکە دەکەسە بە دەورەوە نەبێ ئەم هەموو مەلایکەتە ئەڵێی بۆ وایە ئەڵێی چونکە خوای گەورە گەورەی کردویت خوای گەورە ڕێزی لە ناوی کە خوای گەورەش ڕێزی لە نایت ئەناسرێیت بەخوا لەوانەیە تۆ نەبیت مناڵێکت لە دەستچێت و بڕوات پێش تۆ بەرز بێتەوە بڵێن ئەم ڕۆحە پاکە هی چێهی ئەم مناڵە جوانە ئی بڵێن نازان ئەوە کوڕی کچی فڵان داعیە باوکی فڵان داعیە الله مادەم خزمی ئەوە بەخوا لە خزمەتی ئەمی شابین لەبەر خاتری ئەو ڕقم دروستکەن لە ئاسمان خۆتان بناسێنن شتێ تەسجیل کەن لە ئاسمان باوکی من بەخوا ئەو ئەرزە ئەوەیە کە ئیبینن بەخوا کە کەوتیت کەس ئاوڕ لێ ناداتەوە بەڵام لە کاتێکا شادی وەفاتەکە و بۆ دەریێت و لە هەموو شتێک ئەبیت یەکەم شت کە زۆر پێوە مەشغوڵی مۆبایڵەکە لە گیرفان دەرێن بۆ چیەتی ئینجا لەو کاتەیە هیچ شتێ بەناو تۆ نامێنێ لەسەر زەویە تەنها ئەم بەردەڕەقە نەبێ کە لێنووسن چێلی فڵان کەس لە ئاسمانە خوای گەورە ناون لە ناو پیاوچاکان و پیاوە بەرزەکانە شوێنێ بە خۆ تۆمارکە لە ناو پیاوچاکانە نەکەی خوا نەخواستە لەمە بترازیت مەلایکەتەکان کە ڕۆحەکە ئەگەیەنە ئەوێ ئینجا ڕۆحەکە ئەجێڕنەوە سەر زەوی ئێمە خەریکی چین ئێمەش خەریکین ئەوا کفنێکین و دەمێکە کفنیان کردووە دەمێکە بەرزیان کردوێتەوە دەمێکە مژدەیان پێداوە دەمێکە مشتێ لای ئەوان کۆتایی هاتووە ئەمان دەرگای ئاسمانیان بۆ کردوێت ئێمە دەرگای قەبری بۆکەینەوە بۆی کە شۆڕێکینەوە بۆ ناو قەبرەکەی بەڵێ هەتاوەکو ئەو حەدەی کە
مەلایکەتەکان ئەچنە ناو قەبرەکەەوە لەگەڵیا کام مەلایکە نەکیر و منکەر کە لە حەدیثی صحیحە ناویان نەهاتووە بەڵام هەر ناوەکەی بۆ خۆی ترسناکە هەر ناوەکەی علامەتی وەیە نەواستە ئەخوا لایەن نەکەسە ناسن نەکەسەیان ناسێ چێتە ناو قەبرەکەەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ دەمو چاوێکی ڕەش چاوێکی شین کەڵبەکانیان بە دەرەوەیە ئەچن کابرا دانیشێن پرسیاری لێکن منزەرێکی مخیفەوە نییە ئەمە ئینتەرویوە ئەمە ڕێک ئیمتیحانی ڕووبەڕووە دوو کەس دانیشە پرسیاری لێەکە ناچینە ناو وردەکاری پرسیارەکانەوە بەڵام ئەم مەلایکەتانە ئەو نەترسناکەن ئینسان ئەگەر نەمردایە بە بینینی مەلایکەتەکان بەس بۆ خۆی ئەمرد ئەم مەلایکەتانە هیچ نازانن یەنە لای تۆ پرسیاری لێەکەن سێ پرسیار وەڵامەکەی وازەحە کە لە دەرسێکی ترا ئینشاڵڵا باسیەکەین ئینجا کە دایان نایت ئەگەر ڕازگۆ بین ئەگەر ئەوە بین کە خوای گەورە بیستوێتی ئەگەر خوای گەورە لێمان ڕازی بێت ئەنجا ڕۆحەکەمان بە ئاسانی گەڕاوەتەوە سەرزەوی ئەم دوو مەلایکەیەنە خزمەتی پرسیاری لێەکەن دوو مەلایکەتی ڕەش چاوشین کەڵبەیان بە دەرەوەیە دەنگێکی هاتو هاوارێکی زۆر دروستەکەن بە دوای خۆیانە کە ئینسان لێیانە تۆقێت جا پەنا ئەگرم بەخوا کەسێ لە ئاسمانە و دەرگای ئاسمانی بۆ نەکراوەتەوە اینجا لێ فڕی بە نەخوارەوە تۆ لە تیارەیەک و لە پەڕەشوتێکەوە بەربیتەوە چی لێ بەسەر دێ لە بەرزیەکەوە سەیری خوارەوەکەی تۆقتە چێ لەو بەرزیەوە ئەو ڕۆحە پیسە فڕێ دێتە خوارە و لای قەبرەکەیەکە بێت ئەنجا ئەم دوو مەلایکەش وێنە گیانی بەڵام جیاواز لە کەسێکە بە ئیمانی ڕۆیشتووە مەلایکەتەکان دێنی خەنە ناو گۆڕەکەیەوە دانیشێنن ئەم دوو مەلایکە ژێنە خزمەتی پرسیاری لێەکەن شتێکی خۆشتان پێ بڵێم فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەی کە نەترسن باوکی من تو خوایە بۆیە ئەمە من ئەولێ لە خزمەتانە ئەم بابەتانە زۆر بە ڕۆحێکی ڕیاضی وەرگرن زۆر بە خۆشی وەریگرن وا بزانن ئەمە فەرشێکە بۆ تۆ ڕاخراوە بە گوڵ و گوڵزار جیاواز لەوەی کە ئێمە لی تۆقیوین ئەزانن پیاوێک لە ناو گۆڕەکەیە دانیشێنن نەکیر و منکەر پرسیاری لێەکەن ئەڵێن دانیشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کابرا وایەتە بەرچاوی خەریکە خۆر ئاوا بێ و نوێژی عەسری لەدەستەچێ پرسیاری لێەکەن ئەڵێن ئەرەئەیتەکە هذا الرجل الذي كان فيكم ما تقول فيه وماذا تشهد عليه ئەو پیاوەی کە لە ناوتانە بوو پیاوێکی چۆن بوو شایەتی چی بەرامبەرە دەیت ئەمە لە چی دعوني حتى أصلي لێم گەڕێن بعد نوێژەکەم بکەم چەند مسەیتر با بە ئیمتحان و پرسیاری لێکین جوای پرسیارەکەمان بەرەوە ئەڵێ إنك ستفعل أخبرني عما نسألك عنه نوێژەکەی پەلەمەکە بەڵام جوابی پرسیارەکەمان بەرەوە ئوخوا چۆن خۆشە ئینسان لە ئیمتحاناو نەمسەیتر بێ مەلایکە بەم ترسناکیە پرسیاری لێ بکە ئێش بڵێ بەخوا برا من نوێژم نەکردووە بەخوا تا نوێژەکەم نەکەم جواب یەک پرسیار نایەمەوە هەیلەوە ئەماڵی علاقەیەکی زۆر خۆشی هەیە ئەمە زۆر مسەیتر دیارە ئەمە خۆی بە شتێکە زانێ واستەکەی گەورەیە لەبەر مەلایکەتەکانیش دڵیان نایە هیچی پێ بڵێن ئەڵێن نوێژەکەی پەلەمەکە جوابی پرسیارەکەمان بەرەوە پرسیارەکەتان چی بوو شایەتیە چیە لەسەر ئەو پیاوی کە هاتوو بەلاتان ئەڵێن محەممەد أشهد أنه رسول الله وأنه جاء بالحق من عند الله ئەو شایەتیە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەو بە حەقێک لای خوای گەورە بۆ لای ئێمە هاتوو پێغەمبەری ئێمە بوو الله ئەنجا خەڵکێکە بینێ ئەڵێ پێغەمبەری ئیسلام مەرحەبایەک دەکەم پەلەمەکە بڵێ پێغەمبەرەکەی من صلی الله عليه وسلم ئەوانیش پێڵێن على ذلك حييت وعلى ذلك مت وعلى ذلك تبعث إن شاء الله کورە بەخوا تۆ هەر پیاو چاک بووی لەسەر ئەمە ژیایی لەسەر ئەمە مردی إن شاء اللهش هەل لەسەر ئەمە زینوەکرێتەوە اینجا دەرگایەکی بۆ ئەکەنەوە بۆ بەهەشت دەرگای جانیوی بۆ ناکەن و نانە ئەمە جیاوازە
نایترسێنن وەکو خەڵکی تر بڵێن ئەوە شوێنەکەت بوو لە جەهەنەما نانا ئەم مستەیترە خۆی چاکە زانێت چی جواب باوەتەوە دەرگایەکی بۆکەنەوەڵێن هذا مقعدك من الجنة ئەم دەرگایە بینی ئەمە شوێنتە لە بەهەشتا خوای گەورە لێت خۆش بێ اینجا فەرمێ فەیەزداد غیبتة وسرورا اینجا ئەو پەڕی دڵی خۆشە بێ و مرتاحە بێ اینجا قەبرەکەی بۆ فراوانە کردی 70 دانە باڵ اینجا ڕۆحەکەی یەچێتەوە ناو لاشەی ڕۆحەکەی یەچێتە ناو لاشەی تیرێکەوە بەناو بۆن و بەرامە و خۆشی و ڕابواردنەکانی بەهەشتا ئەگەڕێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئەخیری ئەمەیا فەرمی يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة خوای گەورە ئەوانەی کە ئیماندارن زمانیان پاراوە کات زمانیان سابتە کات بەڵام لە ئەخیریشە مەلایکەتانە هیچ نازانن ئەبێ دەنگێک چاوەڕێکن کە خوای گەورە بفەرمێ صدق عبدي فأفرشوه من الجنة وافتحوا له بابا من الجنة ڕاستی کرد عەبدەکەم دەرگایەکی بۆ بکەنەوە بۆ بەهەشت بۆیە بەڕێزەکانم خۆشترین شت ئەوەیە کە ئینسان لە ئێستەوە لەگەڵ ئەم مەلایکەتانەیە عیلاقەیەکی وا خۆش وا تەپایی وا هەوڕێیەتی پەیاکات کە دوایی مرد ئەم هەموو هاوڕێ و خۆشەویستی بەجێهێشت خۆی بە غەریب نەزانێن لە ئەوانە ئەوانیش ئەمان بە هاوڕێ و بە خۆشەویستی خۆی ئەو فڵان کەسی خوا بەخێر بێت کۆزانی چەند دەمێک بوو چاڕێمانە کردی نەجاتە بوو بۆ خۆ یەخوا بەخێر بێ لە ئیمتحانەکەت دەرچووی خوای گەورە لێ خۆش بە کوری شەڵا چاوتروکانێکە و کە سوکارەکە ژێن بۆ لات و قیامەت هەڵەسێ و قیامەتی تۆ هەستا و هیچ خەمێکە لێ نەبێ تەواو جۆمە دەرێ لە ئیمتحانی گەورە دەرچووی تۆ هیچ کێشەیەکت نییە ئیتر ئالێرەوە خۆشیەکان دەست پێیەکات ئیتر ئێمەش ئینشەڵڵا چاومە لێت نابڕێ بەردەوام لە خزمەت تابین هەرچیە کە پێویست بوو خوای گەورە ئێمەی بۆ خزمەتکاری ئێوە داناوە واللهی بە دووری مەزان خوای گەورە دوو مەلایکەتە بۆ دابنێ هەتا قیامەت بەس دانیشن خزمەتی تۆ بکەن هەتا وەکو قیامەت هەڵەسێ و لە گۆڕەکەت دێتە دەرەوە بۆی هیوادارم ئینشەڵڵا لەو کاتەیە کە خزم و کەسوکار بەجێمانەیەڵن بچینە ناو کۆمەڵێک و بچینە ناو گرۆهێکەوە جگە لە ئاهلی بەهەشت کە پێیان بوترێ کۆمەڵگای فریشتە و مەلایکەتەکان لە خزمەتی ئەوانە ئاشنا بین ئەوانیش خۆشحاڵ و چاوگەشت بن بە بینینی ئێمە پێمان بڵێن چاو دڵتان ڕۆن. سلام علیکم ورحمة الله وبركاته.